روش باش از سیروان قچومه لگل VOA 60 هلبجارتنی ABC News دبیجه کمپینا سروکاتی یا مترامنی رکلامه که نو چکریه کوتی ده دبیجه کمپینا سروک اوباما ایریشی ازمونا رامنیه آبوری دکه دا کوباله جسر سیاست آخوا بده آلی ویدیویا یک دقیقه درێژ دەنگدێران دیار دەکەن چاوا بەحسا زەحمەتیان خۆیان دەکەن دەما ڕێڤەبەریا ئۆبامادا. CBS News ڕادگهینە کۆ کەمپێنە ئۆباما بە بەردەوامی دەبێژە ئەزموونە ڕام نییە ئابووری ویناکە بەربژارێکی باشش بۆ سەرۆکاتیە. جگرێ سەرۆک بایدن لێ کەمپێنێکی لە نیو هامشر گوت چێکردنا پەرەیان بۆ وەبەرهێنەران کۆ ڕامنی تێدا باشە نە کارێ سەرۆکە. همدم هافینگتون پوست هن انجام شرمزار جبو کوشکا سپی رادکهینه ده هلبجارتین دموکراتان ده لارکنسا و کنتاکی. سرکفتن هین پیوسته جبو بربجاریا فرمیا سروک اوباما. له هلبجارتین کنتاکی جبلی دنگدانا جبو اوباما 42% دنگدیران بجاریا ناپابند هلبجارتن. لدما کول ارکنسا 40% بربجارکی نناس لبر اوباما دخوازن. اف هرتشتو جبو ایرو حتی جارکدن سلاب.